سڵاتان لەبێ ئەوم کاتتان باش من دانا کەمالم خۆشحاڵم لە بەرنمەیەکی تری خەرمان لەگەڵتانم تەوەری ئەم بەرنمەیەمان گفتوگۆکردن دەبێت لەسەر هونەری شێوەکاری لە کوردستان بە میوانداری زۆر بەڕێز خات و ئاوێزان عوسمان هونەرمەندی شێوەکار. خاتون بەخێر بیت. زۆر سپاس. خاتون پێم خۆشە لەوە دەست پێکەم بزانین هونەرمەندی با بڵێن هونەری شێوەکاری خۆڕسکە یان پێویستی بە شارەزاییە بەڕاستی؟ هونەری شێوەکاری خۆڕسکە و بەهرەیە، بەڵام پێویستی بە زۆرجار پێویستی بە ئەکادیمیا هەیە یاخود پێویستی بە ممارەسەکردن هەیە بۆ ئەوی بتوانانی لیوهاتووی خۆ لە ناو بواری شێوەکاریە باشتر کەیت زانیاری زیاتر وەرگری. ئێستا ئێوە با بڵێن ئەکادیمین یاخود بە خۆڕسکی ئەو هونەرەتان بەدەست گەشتووە یان سەرقاڵی بە خۆڕسکی بووە و خۆم ئەو بەهرەیەم هەبوو و زۆر گرنگیم پێەیە. هەستمەگەر شتێکە یعنی بۆ من گرینگە، بۆ من ضرورە بەرداوامم تایە، خۆشم حەزم لێ بوو ئێتە بەرداوام تایە. زۆر باشە. ئەو کەرەستانی کە بۆ نمونە پێویستن بۆ هونەری شێوەکاری ئەبێ بریتی بن لە چیان تۆ چیت پێویستە بۆ نەبەوەی لەو حەیان تابلۆیەک بکێشیت وێنەیەک لەسەر تابلۆیەک بکێشیت چیت پێویستە کەرەستە؟ ئەو کوکەرەستە مەوادە پێویستە، کانڤانس، ڕەنگ، ئیتر جۆرەکانی ڕەنگەکان چین؟ هەنێ جار زەیتی بۆی زەیتی، هەنێ جار ئەکلیک، هەنێ جار فەحم و زۆر ماتریالی کەش هەیە تۆ بەکارهێنی. بەڵام جگە لە کەرەستە شوێنێکی ئارام و پێویستە بۆ ئەوی کە خۆت و تابلۆکەت یعنی جێویکی ئارامە هەبێت بەبێ مەژغوڵبوونی یاخود سەرقاڵبوونی تەرکیزی نەڕەبەم لا بۆ لایە. بۆ زۆرێک لە هونەرمەندان تەنانەت من ئەو پەیکەر تاش و پەیکەر سازانش کە هێناومەتە بەرنامەی خەرمانەوە هەمیشە جەخت لە یەک شت ئەکەنەوە ئەوانی ئەوش ئەو شتە ئەوەیە کە دەڵێن شوێنێکی ئارام. ئەنی بەڕاستی شوێنێکی ئارام بۆ نمونە شاعیریش بە هەمان شێوەواڵێ، چیرۆک نووسێکیش بۆ نووسینی چیرۆکێک واڵێ، ئەمە چی ئەگەینە بۆ نمونە ئەم کەشە ئارامی کە ئێوە بتانەوێت؟ ئایا یارمەتی دەرە بۆ دروستبوون یان بۆ نەخشاندنی ئەو تابلۆیە بە شێوەیەکی جوان؟ ئەکید زۆر یارمەتی دەرە. هونەرمەند بە گشتی کەسێکی کۆمەڵایەتیە، بەڵام لە کردنی لە ممارەسەکردنی کاری هونەریە، لە کێشانی تابلۆیە پێویستی بەو جەوەیە بۆ ئەوەی کە ئەو ئەندێشەی کە هەیەی ئەو باگراوەندەی کە بەری کەوتووە هەیەی بتوانێت بە لە جێویشی ئارامە، یعنی هیچ شتێک تەرکیزی نەبات، بتوانێت ئەوەی کە لە مێشکایەتی لە ناو دەرونیا دروست بووە ئەوکو خۆی بخاتە سەر ئەو تابلۆیە یان بینوسێت. هەبووە زۆرجار لە ئەسناییشکردنتانە با بڵێن ئەو کەشەتان تێک چوو بێ بەهۆی چزانم ڕۆشتنی سیارەی غازێکەوە بێ یان شتێ لە وڵات زۆریش ئەو تەبعاان هەر کاتێک شتێک کە دروستە بێ یان کەسێک بانگ دەکات یان میوانێکیت بە ناڕاستە و خۆ کاریگەری بەسەر چابلۆکەتەوە بێ. ئەگەر من ئێستا لێرە ئیش بکەم ئەو شتانێک کە لێرە ڕوئیان بۆن منە گۆرانیەک بێت، موزیکێ بێت، کاریگەری بەسەر چابلۆکە هەیە بەڵام بە ناڕاستەوە خۆ. بەس چۆن ئەتانەوێ یان لە چ دەلاقەیەکەوە سەر لە نوێ هەتا و کەشەتان بۆ دروستە بێت و ئەچنۆ ناو ئەو کاری کە دەستان هونەرمەند خیاڵی زۆرە ڕات، یعنی ئەو شتی کە لە ئەندێشەیەتی کە ئەوێ بیکاتە سەر چابلۆیەکی سپی، چۆن بڵێن زۆر جار ینی خۆی و تابلۆکەیە بۆ نمونە کاتێ شتێک دروست ئەبێت تۆزی خەیاڵی ئەڕوات ئەتر نازانم، یعنی هەنە جار زۆری خەیاڵەکەی ڕاکە شتەکە زۆم تەئەسیر بێ بێت. ئەگەر شتەکە شتێکی باش نەبوو زوویەتەوە سەر ئەندێشەکەی خۆی و بەردەوامە بێت لە ئیشەکەی، ینی حەسەب ئەو مەوقعەکەوتەوە کە شتەکەی تیاڕۆدا ئەز ئەکید و ئەحساسی هونەرمەندەکەش. زۆر باشە. با بزانین ئاوێزان عوسمان کە شێوەکارە ماوەی چەند ساڵە سەرقاڵی کاری شێوەکاری؟ من زیاتر لە 7 ساڵە لە بواری شێوەکاری کارەکەم. لێرە و لەوێ هیچ چالاکیەکتان هەبوو بۆ نمونەوەکو پێشانگایەک بەشداریت؟ زیاتر لە 27 نمایشی هاوبەشم هەیە و ساڵی 2020 بوو نمایشێکی تایبەتیم هەبوو بە ناوی گوڵە بچکۆلە 2020 بەڵێ لە گەلەری ئەمنە سوورەکە نمایشکرا، تایبەت بوو بە کارە سووریالەکانم. مەبزانم خۆشم یەکێک بووم لەو ڕاگەیانکارانەی بەشدار بووم و ڕۆماڵی یەکەم کرد. زۆر باشە. پێم خۆشە بزانم ئاوێزان خان ئەو تابلۆیانەی ئێوە لەسەر لەو حەیەکیان لەسەر تابلۆیەکەی نەخشێنن سەر بە چ ڕێبازێکن بۆ نمونە سوریالیزمە، داداییزمە یان چییە بەجدی؟ من بە ستایلی سوریالیزم کاراکەم.
ئەوە شێوازی ئیشکردنی منە. بۆ نمونە بۆچی ئەم ڕێبازەتان هەڵبژارد هۆکاری چی بوو؟ ئەگەر بڵم لە دایکبوونی سووریالیزم یاخود دروستبوونی سووریالیزم لە ناو منە بۆ کێ ئەگەڕێتەوە نایزانم نازانم کەی لەم نادروست بووە بەڵام 6 ساڵ و زیاتر من بەو ستایلە ئیشەکەم و ئەوەش نەبوو بڵێم خۆم دەست نیشانم کرد بێ ئەمە ستایلێکە من ئەمەوێت لەم ستایلە ئیشکەم بە لەم ستایلە ئەسان سەرکەوتون بەڵێ خۆنەویستانە یعنی بەبێ ئەوەی کە خۆم نەک بزانم بەبێ ئەوەی کە خۆم دەست نیشانم کرد بێ لەو ستایلە خۆم بینیەوانێ بەڵام ئەو نیە بڵام بیاگا بوو بێتم لەو ستایلە هەموو ستایلەکان عنی لە ڕێگەی خوێندنەوەی کتێب و سێرچکردنی و بابەتانە و بینینی ئەو جۆرە تابلویانە زۆرجار لە یوتیوبە لە گۆگڵ عنی گەڕاوم بە دوایە ئەمە زانیاریکی تا ڕادەیەکی باش بۆ ئەو کاتە هەم بوو بەڵام دواتر حەزم لەم ینی هەست کە تابلۆم ئەکێشە ئێتر دوایی لەو ستایلە خۆم بینیوانە یەکەم کاری سووریالی کە کردان ساڵی چەند بوو؟ ساڵی 2016 بوو بریتی بوو لە چی ئەو مادانی کە لەو تابلۆیا بەکارێنێنا چی بوون؟ بۆی زەیتی بوو لەسەر کانڤانس ئەو تابلۆیم ناوی مرۆڤ ڕێزانە و ناوی مرۆڤ ڕێزانە هەموو پارچەکانی لەشی مرۆڤ لە شوی باران ئاباریوە یعنی بە ئاسمانەوەیە بەسەر شارێکە ئابارێت ئەو تابلۆیم زۆرشم خۆشە یەکەم تابلۆتە بەعام لە کاری سووریالیا یان هەر یەکەمین تابلۆی با بڵین ماوەی ئەو 6 ساڵ کارکردنە پێشەوە ئیشەکانم دانی سووریالی تیا بوو بەڵام ئەو تابلۆیم چۆن بڵێن هیلاکی کردم ئەوکو هیلاکی چۆن بڵێن ئەمیز بیڵێم و ئەوکەون خۆی هیلاکەکەەوە نییە بڵام یعنی ناتوانم بێڵم لەوەیە تۆزێک هیلاک بووم کە ئەو شتی کە ئەمیز و ڕێک ئەمیز ئەوە دەرچێت ینی منیش ئەو ئەزمونم نەبوو کە بۆ ستایلە لەسەرم قسەی تۆ بزانم هوەر و دەربڕین کە ئەڵی ئەمیز بیڵێم و بۆم نەدەهات چۆن ینی بۆ نمونە چۆنێ سە بۆ نمونە ماڵسابڵا گۆرانی شاعیر دەرە شعری ئەڵێ هەرچەند دەکەم ئەو خەیاڵی کە پێی مەستم بۆم ناخرێتە ناو چوارچەوەی هەڵوەستم ینی خەیاڵێکگەی لای شاعیرێک لای عەبدوڵڵا گۆرانی شاعیر ئەوی بیخاتە چوارچەوەی شعرێکەوە بەڵام ناتوانێت ینی وەصفی خەیاڵەکەی بۆ ناکرێت ئایا بەم شێوەیە کە مەبەستانە بەڵام بەسم وایە ئەو تابلۆی مرۆڤ ڕێزانە خۆی ناوی مرۆڤ ڕێزان بام باسی ئەو تابلۆ بکەم لە شعری نووسری گەورە قوبات بەهرەوەر یەک لە شعرەکانی لە ناو دیوانەکە شعری مرۆڤ ڕێزانە من زۆر سەرنجی ڕاکێشام ئەو ناوەی تابلۆکەم لەو ناوە وەرم گرتووە ئەنجا هاتم لەسەر ئەو ناوە ئیشم کرد زۆر بەعنی بەرم کەوت وەکوی کە وتیشت چۆن دەری ئەبڕیت لە ئەندێشەی منە تابلویەک دروست بوو ئەو تابلوی مرۆڤ ڕێزانی کە ئێستا هەما لە ناو خەیاڵما دروست بوو توی تەسەر واقع لەوحەیەکی سپیە یان ئەهاش کە شاعیر شتێکی وەرەقەکەی سپیە ینی هیچ شتێکی دیانی هاوکاری بێت ئەتەزێک قورسە ینی بتوێ ئەوەی خۆت ئەتەوێت جا ئەگەر ئەو شتا ڕیالیستیش نەبێت تۆزێک ڕیالیست ئەتوانم بڵم ئاسانترە چونکە شتەکە لە بەردەم تایە و دەقاودەق وێنەکە کێشیتەوانە بەڵام کە شتەکە ئەو تابلۆیە تعبیری بوو یا خۆت سریالیزم و یا ستایلێکی تر بوو یا ئەو بوو کە خۆت بتەوێت شتێک بوو لە ئەندێشەی تۆیە ئەمە تۆزێک ئەوێت ئەگەر بتوێت لە ڕەنگا بەو شێوەیە بێت فۆرمەکانی بەو شێوە بن کە خۆت ئەتەوێت ڕاستە سە زۆر جار شاعیر هەبوو بۆن منە و توێتی بە من توێتی کاکدانا کە ڕۆشتوم بە ڕێگە یان زۆر جار لە ماڵەوە لە سوچێکە یان لەسەر نان خواردن دێڕە شعری جوانم بۆ هاتووە ینی هوەریش ئێوەش وە بۆ نمونە تۆ قەت بووە ینی زۆر جار لە حاڵەتێکە فکری تابلۆیەکت بۆ بوو بێت بەزەبەت بەو شێوەیە دەفتەرێکی بچکۆلانەشم هەیە زۆر جار سکێت ئەو شتانەی تیا دروستەکەم بۆ نموناچیتە دەرەوانەیە حتانەمە نمونەیەک خۆم ئەو شتم لا دروست بوو جارێکیان شێتێکم بینی کە ژوم لە دڵنگی بوو هەر لە بەرخۆیەوە قسەیە کردو ئەوانە یعنی بیرۆکێکم لا دروست بوو لە تابلۆکەمە ئەحساسێکی ئەو شێتەی تیابێت بۆ نمونە بیرۆکەت بلا دروستە بێت جاری وایە سەیری فیلمێکی جارێ گوێ لە موزیکە گریە لە خۆتەوە ئەحساسێکی زۆر ڕیلاکسە هەیە زۆر باشە با بزانین ئەرکی هونەرمەند لای ئێوە چی ئەگەێنێت ئەرکی هونەرمەند جگە لەوەی کە عنی ئەرکێکە بە سەرشانیەوە توانایەکی باشی هەبێت لە کارکردنیە و ستایلێکی ینی دایم باشترین پیشانی خەڵک بات لە کارەکانیە
ئەرکێکی گەوری هەیە کە ئەویش معریفەی هوەرە چکە هوەرمەند چاودێرە بەسەر کۆمەڵگاوە چاودێرە بەسەر جیهانەوە ینی ئیجبارە کە ئەزمموی معریفەی لە ئاستێکی زۆر بارزی شابێت چونکە تۆ نمونیشی لە کۆمەڵگایە خەڵک سێرتەکە دواتر زۆر شتیشەیە بۆ ئەوی کە معریفێکی باشی هەبێت بۆ نمونە بخوێنێتوانێ بەردەوام لە شارەزایی هەبێت بگەڕێت زۆر باشە بابزانم کۆی کارەکانی ئێوە باسی چی ئەەکەن بەسم کۆی تابلۆکانتانە ئایا بۆ نمونە هەمە ڕەنگە یان باسەکان جیاوازن یان هەمووی لەسەر یەک ڕیتمەڕات بەگشتی کارەکانی من ڕەخنەی و تراژیدین بۆ نمونە ڕەخنەی چۆن و تراژیدی چۆن بەرج تراژیدیتان بۆ نمونە بەرجەستە کردووە لە هوەری لە تابلۆکانتانە ئەتوێ باسی ئەو ڕداوانە بکەم کە هەن و منیان کەم بە ئیش ئەتوانی باسی ئەوە بکە هێشتوانی باسی چۆن ڕنگدانەوەی هەبوو بۆ نمونە لەسەر تابلۆکانت لە ئەم ژینگەی کە ئێمە تیای ئەژین لە ڕابردوومانە کە بۆی دۆخی سیاسی و زۆر شتی ترەوانە هەر تاکێکی ئەم کۆمەڵگایە باگراوەندێکی تراژیدی هەیە لەوانێ بۆ منێکی هوەرمەند ئەو شتە خێراتر بەرەم کەوت بێت و لە هەمان کاتیشە پاڵنەرێکی یان بڵێن پاڵنەرێکی بەهێزم بوو بێ بۆ دەربڕین بەو ستایلە و بۆ نمونە لەسەر چی ئیشم کردووە حدەسێک ڕوئە یاخود حقیقەتی ئەو شتە لەوانەیە زۆر خەڵک بەعام تۆم بینی سوریالی بوو خوێن بوو باڵێن ژنێکی دووجان بوو دەم خۆش شتێک لەو بابەتە بوو یعنی بۆ نمونە ویستوتە ئەو تراژیدیایە لەم تابلۆیە پیشانی ئێمە بەی وەکو بینەرێک بەڵێ ویستمە تراژیدەکە تا پیشان بەڵێ لێرە پرسیارێکم بۆ دروستەبێ ئەوژەوەیە کە زۆر جار بینەران بۆ نمونە گلەی لە کارەکانە دەکەن پرسیاریان نادروستە بێت ئێوە چۆن ڕوونکردنەوە لەسەر ئەم بابەتەی ئەدەن ستایلی کارکردنی من پرسیاری زۆر لەسەرە چونکە بینەر لاوەقع ئەم شتانەی نەبینیوە لە فۆرمەکەیە سیرەگا بوون نە شتێک سەر و خوارە یا شتێک سەری پیوە نییە هەنی زۆر شتێکە ئەمە پرسیارێکی یەجگار زۆر دروستەکە لای بینەر من هەموو کات پێم خۆشە یاخود بینەر ئازادەکەم لە تێگەشتنی بۆ تابلۆکەم یعنی ئەو ئازادە چۆن سریەکە من ئەزانم چیم کردەوە یاخود ئاستی تابلۆکەی خۆمەزانم بەڵام پێم خۆشە بینەر خۆی چۆن لێکدانی بۆکە ئازادە زۆر جاریش هەبووە لە نمایشەکانما یاخود لە ئاکاونتەکەی خۆمەوە کەسە بۆ پەیوەندی پێوە کردوم یان پێی وتوم وتوێتی ئەو تابلۆیە ڕێک منم یان ڕێگەڵی بۆ منە کێشاوە ڕێک ڕۆحێتی منە ئێستا چەند هاوڕێکم هەیە هەر جارێ ئەو تابلۆی منە بینن ئەو شتم پێ ئەڵێن زۆر لە بۆ زۆر خۆشە مرۆڤەکان بیرکردنەوەیان زۆر جار ئەچێتەوە سەر یەک شت بۆ نمونە تۆ تابلۆیەکە کێشی من خۆمی تیابینمەوە فلان فیسار خۆی تیابینێتەوە زۆر باشە پێم خۆشە بزانم کە ئەوەندە سوور و جدین لەسەر سوریالی بزانم دەستپێکی کاری سوریالیزمی ئێوە بۆ کەیەکەڕێتەوە کەی بوو بەڕاستی ئەوکو بوونی لە ناو منە نایزانم ڕەنگە مناڵیم بوو بێت ڕەنگە ئەو چەند ساڵی پێشووتر بووێت لە ناو منە لە دایک بۆ خۆت حەزت لە ڕێبازەکەی بم بوو لە پێشەوەی وەڵام بیتەوە حەزی خۆتە ئەم زۆر بەڵام سەرەتای ئیشکردنم یعنی ڕێبازێکم دیاری نەکردەوە بۆ خۆم بەڵام لەم ستایلە ئیشەکەم یعنی خۆم ئیجبار نەکردەوە ئازادیکی زۆر میاوە بە ڕۆحێتی خۆم بەڵام ئەو شتە لە منە هەبوو ئەوکو پێم وتی ئەو باگراوەندی کە هەمانە لە ژیانمانە ڕەنگە بۆ من تۆزێک بە جۆرێکی تر بوو بێت حەزم کرد بێت تەرجمەیەکی کەم و پیشانی بینەری بم زۆر باشە با بزانین سوریالیزم لە چیەوە سەرچاوەگرێت سوریالیزم لە زانستە دەرونیەکانی زانا فرۆیدەوە سەرچاوە ئەگرێ چۆن خەون خۆنەویستانە لە عەقڵینەوە سەرچاوە ئەگرێ سوریالیزیشم لە عەقڵینەوە سەرچاوە ئەگرێت و یعنی شتێکی زۆر لەبارە عەقڵیناوە بۆ دروستبوونی تابلۆیەکی سوریالیزم بەستە بڵێ بە من شعور و لاشعورەکە ئەوەی فرۆید باسیەکە ئەنی چۆن بۆ نمونە تۆ ئەم شعور و لاشعورەت لە تابلوویەکە جێ کردوێتەوە یان تابلوویەکرد نەخشانەوە کە هەستت کردبێ یان بینەرێ نەکخۆت ئەو دوجار بینەرە بڕێ لەسەر کارێکەدا کە ئایا فلان شتی تا تەطبیق بووە یاخودنا ئایا هیچ بینەرێک هەبوو بۆ نمونە هەست بەم شعور و لاشعورە بکە ئەوەی ناواخن و زیهن و ناوە هەیە بەسی پێکە
سرکە مەرج نییە ئەو کەسی کە هەستی پێەکە نووسەر بێت یان عفونکە ئەڵام نووسەرەوە بەسمەوە نییە مە بەسمویە ئەزمموی لە بوارەکە هەبێت کاتێک کەسی ژات بوون وە تەمەنێکی وای نییە بۆ نمونە من هەبوو زۆر جا ئەوشتا هەبووە یاخود ئیشی پیشێکی زۆر ئاسایی بوو هاتووتە بەردەم تابلۆکی من چای پڕ بووە یعنی ئەو شتە ڕێک بەرنەستێکەوێت ئەمە حقیقەتەکە ئەمە یعنی کە تۆ ئیتر تەواو هەستەکەی ینی من لەوایە زۆر گرنگی پێم نەگەوەی کە کەسێک زۆر ناوی هەبێ بۆ ئەو شتە یان بۆ نمونە ڕەخنە گرێک بێت بێ بە من بڵێ ئاوێزان ئەم شتی تو ئاوای لەوانەیە ئەسڵەن ئەو هەست بوو ینی ئەو ئەحساسی بەر نەکەوێت شێوازی با بڵین کارکردنیەوە تەنها بە تابلۆیە من بە دیجیتال ئاردیش کارەکەم بە فۆتۆشۆپ ینی جگەلەوە جگە لە کێشانی تابلۆ بە ڕنگ و بەڵە زۆر بە دیجیتال ئاریش کارەکەم من کاتی بەرنامەکەم تەواو بێت پێم خۆشە بزان پەیامی کۆتاییت لەسەر هونەری شێوەکاری بەڕاستی لە کورساناچی ئایا گرنگی پێدراوە و پێویست یارمەتی ئێوە دراوە لەو کارستانی کە پێویستانە بۆ نمونە گرنگی هونەری شێوکاری لە کوردستان ئەتوانم بڵم گەنجی زۆر لێ هاتوومان هەیە کەسی زۆر لێ هاتوومان هەیە کشمان هەیە ینی یان کۆر لەسەر پێی خۆی وەستاوە یان پرۆژەی هەیە خۆی بەڕێوە ئێبات ئەوکو یارمەتی ئاستێکی باشانە بەڵام لە هەنێک کاتە حڵەتا پێم حیفانی ئەو گەنجە بەتوانات هەیە بەڵام سیرەکی دەرفەتێکیەوە ناخرێتە بەردەسی باشتر کات ئاوێزان خەم سپاس بووی کە بەشدار بووی لە بەرنامەی خەرمان خۆشحاڵت کرد منش خۆشحاڵم بەڵێ بینەرانی بەڕێز بەم شێوەیە هاتینە کۆتاییەم بەرنامەیە و تا بەرنامەیەکی تر بەخواتان ئەسپێرم خواتان لەگەڵ